الحمد لله رب العالمين، وصلوات الله وسلامه وبركاته على جميع الأنبياء والمرسلين، خصوصا سيدهم وإمامهم وخاتمهم سيد الأولين والآخرين محمد وآله أجمعين، من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویست، خوا پشتیوان بێت لەم ئاڵقەیەوە کە ئاڵقەی یەکەمە لە بابەتی چۆن دەبینە موسڵمانی ڕاست و ساخ. هەوڵ دەدەین کە لە 30 شەوی ئەم مانگی ڕەمەزانی ئەم ساڵدا هەموو شەوی ئاڵقەیەک پێشکەش بکەین لەژێر ناونیشانی چۆن دەبینە موسڵمانی ڕاست و ساخ. گومانی تێدا نییە کە موسڵمانان کەم و زۆر لە نێوەڕۆکی موسڵمانەتی ڕاست و ساخ دوور کەوتونەوە. هەڵبەتە ئەلحەمدوللا کە موسڵمانی باش هەر هەن لە پیاوان و لە ئافرەتان، لە بەساڵداچوان و لە کامڵان و لە گەنجان، بەڵام بە گشتی گەر تەماشای ئومەتی پێغەمبەر بکەین سەڵات و سەلامی خوای لەسەر بێ، دەبینین کە جۆر و چۆنیەتی دینداریەکەیان کەم و کوڕی وە کرچ و کاڵی تێدا پەیدا بووە. لەسەر هەموو لایەک پێویستە هەوڵدا هەم خۆی لە ذاتی خۆیدا و هەم لە دەوروبەریشیدا هەوڵدا کە ئەو ڕاستی و ساغیەی کە بە مەرج گیراوە لە دینداری و لە موسڵمانەتیدا بیژێڕێتەوە. چونکە بێگومان هەموو شتێک وەکو کە خوا سوبحانە وتەعالا ویستویەتی لەو شتانەی کە دینداریان پێدەکرێ، بەو شێوەیە کە خوا ویستویەتی دەبێت جێبەجێ بکرێ. جا ئێمە لەم ئاڵقەی یەکەمەدا باسی ئەوە دەکەین کە لە دوو بڕگەدا بە کورتی و بە گوشراوی، هەڵبەتە هەم لەم ئاڵقەیە هەم لە هەموو ئاڵقەکانی دیکەدا ئێمە هەوڵ دەدەین بە کورتی و گوشراوی و پوختی قسە بکەین. ئێمە لە دوو بڕگەدا ئەم ئاڵقەیە پێشکەش دەکەین. یەکەم چەم واتای مرۆڤی موسڵمانی ڕاست و ساخ، و بڕگەی دووەمیش حوکمی ڕاستی و ساغی هەبوون لە دینداری و موسڵمانەتیدا. با بزانین چەم واتای ئەو وشەیە کە من کردومە بە سەرباس و ناونیشانی کۆی بابەتەکە چۆن دەبینە موسڵمانی ڕاست و ساخ. چەم واتای بوونە موسڵمانی ڕاست و ساخ چییە؟ دیارە موسڵمان ئەوە کە دیارە واتە کەسێکە بۆ خوا ملکەچە، بەندایەتی بۆ خوا دەکا. ڕاست و ساخ وشەی ڕاستم لە ئیستیقامەت و لە مستەقیم وەرگرتووە کە خوا سوبحانە وتەعالا لە زۆر شوێنی قورئاندا فەرمان بە ئێمەی موسڵمان دەکا بە گشتی و بە تاکتاکیشمان کە ڕاست بین، دینداریکی ڕێک و ڕاست بکەین. بۆ وێنە خوا سوبحانە وتەعالا دەفەرمێ لە سوورەتی ئاەتی پێش کۆتایی سوورەتی تەکویردا دەفەرمێ إن هو إلا ذكر للعالمين لمن شاء منكم أن يستقيم. ئەم قورئانە تەنیا بیرخەرەوەیە بۆ جیهانیان، بۆ هەر کام لە ئێوە بێوێ ڕاست بێت. هەروەها ئێمە لە سوورەتی ئەلفاتیحەی مبارەکەدا کە 5 فەرزە دەیخوێنین، لە ئاەتی 5دا داوا لە خوا دەکەین ئیهدینا الصراط المستقیم، بمان خە سەر ڕێی ڕاست، یاخود لەسەر ڕێی ڕاست بەردەواممان کە. وخوا سبحانه وتعالى لسورة هود بپیغمبری خاتم صلى الله عليه وسلم ولا پشت اوی شبهم امتكيدا فرمي فاستقم كما امرت ومن تاب معك ولا تطغوا انه بما تعملون بصير. دا فرمي وكو فرمانت بيكراوه ڕێگوەستاو بە هەروەها ئەوانش کە لەگەڵ تۆدا گەڕاونەوە بۆ لای خوا و سەرکێشی مەکەن بە دڵنیایی خوا بەوەی کە ئەنجامی دەدەن، بینەری ئەوەیە کە ئەنجامی دەدەن و ئاگای لێتی. ئەوە بەنسبەت ڕاستی کەواتە مەبەستمان لە موسڵمانەتی ڕێک و ڕاست ئەوەیە کە
بەو شێوەیە بێ کە خوا سوبحانەوە تەعالا ویستوێتی و بەو شێوەیە بێ کە شەریعەت لێی داوا کردووین و لە ڕاستیدا ئیستیقامەت هەر ئەو واتایە دەگەێنێ واتە ڕێگوەستاوی کە خوا سوبحانەوە تەعالا لە سوورەتی فوسیلەتدا دەفەرمی إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة بەدڵنیای ئەوانەی گوتیان پەروەردگارمان خوایە سوبحانەوە تەعالا دواییش ڕێگوەستاو بوون فریشتەکان دادەبەزنە سەریان هەروەها لە سوورەتی ئەحقافدا دەفەرمی إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا فلا خوف عليهم ولا هم يحزنون ئەوانەی گوتیان پەروەردگارمان خوایە و دواییش ڕاوەستا و ڕێک بوون بەپێی ئەو وشەیە کە گوتیان مامەڵەیان کرد ئەوانە نەترسیان لەسرە بۆ داهاتوونە خەم و پەژارەشدا دەگرن بۆ ڕابردوو ئەوە بەنسبەت ڕاستی موسڵمانەتی کە بریتێ لەوەی بە پێی ڕاستەڕەی خوابێ بە پێی شەریعەتی خوابێ و بەو پێ بێ کە خوا لە قورئاندا ڕوونی کردوێتەوە پێغەمبەری خاتم صلی الله علیه وسلم لە ڕێوشوێن و سونەتی خۆیدا بۆی بەرجەستە کردوین لە بەنسبەت ساغی موسڵمانەتی چەند ئاەتێک بێنەوە بەسمان لە ساغی ئەوەیە کە خەڵتەی پێوە نەبێت ئەو موسڵمانەتیە نێوەڕۆکێکی باشی هەبێ و لە ڕووی نێوەڕۆکیەوە نەخۆشی و دەرد و بژاری تێکەڵ نەبوو بێ خوای متعال لەو بارەوە دەفەرمێ إنا أنزلنا إليك الكتاب بالحق فاعبد الله مخلصا له الدين سەرەتای سوورەتی الزمر دەفەرمێ بەدڵنیای ئێمە کتێبمان بۆ لای تۆ دابەزاندووە بە حەق جا تۆ بەندایەتی بۆ خوا بکە بە ساغی بە ساغ مخلصا له الدين واتە ملکەچی خۆت بۆ خوا ساغ بکەوە بەشی غەیری خوای پێوە مەهێڵە خەڵتەی شیرکی پێوە مەهێڵە دوایی دەفەرمێ ئەلا لله الدين الخالص ئاگادار بن ملکەچی ساغ و بێخەڵتە تەنیا شایستەی خوایە سوبحانەوە تەعالا هەروەها لە سوورەتی ئەلبەینە ئاەتی ژمارە 5 دەفەرمێ وما أمروا إلا ليعبدوا الله مخلصين له الدين حنفاء ويقيموا الصلاة ويؤتوا الزكاة وذلك دين القيمة واتە خەڵک فەرمانیان پێ نەکرابوو زاد چمە بەس پێ خاوەن کتێبەکان بێت چە خەڵک بەگشتی فەرمانیان پێ نەکرابوو مەگەر بەوە کە بەندایەتی بۆ خوا بکەن ملکەچی خۆیان بۆ خوا ساخکەنەوە خەڵتەی پێوە نەهێڵن ژەنگ و بژاری پێوە نەهێڵن و نوێژ بەرپا بکەن و زەکاتیش بدەن و ئەوەش ئاین و بەرنامەی کۆمەڵێکی ڕێک و ڕاستە وذلك دين القيمة أي دين الملة يا دين الأمة القيمة کۆمەڵگایەک بیانەوێ ڕێک و ڕاستبن دەبێت بەو شێوەیە دینداری خۆیان بۆ خوا ساخکەنەوە بێگومان بینە سەر حکمی ئەو جۆرە دینداریە بێگومان حکمی ئەو جۆرە دینداریە فەرزە پێویستە چونکە خوا سوبحانەوە تەعالا وەکو لە سەرەتاوە گوتمان هەر شتێک کە فەرمانی پێکردووە وای ویستووە کە بەو شێوە کە فەرمانی پێکردو ئەنجام بدرێت وەکو لە سوورەتی هوددا خوا بە پێغەمبەری خاتم دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام فەستەقیم کەما ئومیرتە وەکو فەرمانت پێکراوە ئاوا ڕێگوەستاو بە هەتا هەندێک لە ڕوونکەرەوانی قورئان ئەو فەرمایشتەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە فەرموویەتی شەیەبەتنی هود و ئەخەواتها سوورەتی هود و دەستە خوشکەکانی هاوێنەکانی منیان پیر کرد وتیان بەسی پێ ئەم ئاەتە مبارەکەیە چونکە وەکو خوا فەرمانی پێکردووە دەبێت ڕێگوەستاو بێ واتە نەتێپەڕێنێ نەکورتی بێنێ ڕێک بەو ڕاستەڕێی خوای پەروەردگاردا هەنگاو بنێ هەم لە کاروباری شخصی و تاکیدا هەم لە هی خێزانی هی کۆمەڵایەتی هی سیاسیدا بەو شێوەیە کە خوا فەرمانی پێکردووە حکمی ئەو جۆرە دینداریە ئەمە بڕگەی دووەمی قسەکانمە بە تاکید بریتێ لە فەرزبوون و پێویست بوون کە ئەمەش لە زۆر لە ئاەتەکان و فەرمایشتەکانی پێغەمبەری سڵ دەفامرێتەوە بۆ وێنە خوای متعال لە سوورەتی التەحریمدا لە سوورەتی تەحریمدا دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا توبوا إلى الله توبة نصوحا ئەی ئەوانەی بڕواتان هێناوە بگەڕێنەوە بۆ لای خوا گەڕانەوەیکی ساغ نەسوح واتە ساغ و بێخەڵتە بەڕاستی و بە پاچی و بە چاچی بۆ لای خوا بگەڕێنەوە کەواتە پێویستە
بەو شێوە بگەڕێنەوە بۆ لای خوا. ئەڵبەتە گەڕانەوەش بۆ لای خوا سوبحانە وتەعالە تەنیا ئەوە نییە لە گوناحەوە بگەڕێ بۆ فەرمانبەری، بەڵکو جاری واهەیە مرۆڤ لە شیرکەوە دەگەڕێتەوە بۆ خوا بە یەکگرتن و تەوحید، جاری وایە لە کوفرەوە دەگەڕێتەوە بۆ ئیمان، جاری واش هەیە لە گوناحەوە دەگەڕێتەوە بۆ فەرمانبەری، جاری واش هەیە لە سستی و خاویەوە دەگەڕێتەوە بۆ گورج و گۆڵی، وەکو لە کتێبی گەڕانەوە بۆ لای خوا دا باسم کردو بە تەفسیل. پێغەمبەریش سەڵات و سەلامی خوای لەسەر بێ دەفەرمێ ئینەما الئەعمال بالنیات وئینەما لكل امرئ ما نوى. بە دڵنیایی کردەوەکان بە پێی نیاز و مەبەستەکانیانن. ئەم فەرمایشتە دیارە لە صحیح بوخاری مسلم داهاتووە، واتە کردەوە باشەکان بە پێی ئەو نیاز و مەبەستە کە دەبێتە پاڵنەر و هاندەری خاوەنەکەیان، بە پێی ئەوە خاوەنەکەی پاداشتیان لەسەر وەردەگرێتەوە. واتە کەسێک بۆیە نوێژ دەکا کە گەورەترین خواپەرستی شخصیە و گەورەترین دروشمی مسلمانەتیە، کەسێک کە نوێژ دەکا ئەگەر بۆیە بیکە بەندایەتی لە خۆیدا بەرجەستە بکا بۆ خوا سوبحانە وتەعالە، ئەو بەپێی ئەو نیەتە پاداشی دێتەوە. بەڵام ئەگەر بۆ ڕیابازی بیکە یا بۆ شتێکی دیکە، جا هەر لە نوێژەوە بگرێتە هەموو خواپەرستیەکانی دی، هەموو کردەوە باشەکانی دیکە، بێگومان بەپێی ئەو نیاز و مەبەستە کە بوونە پاڵنەر و هاندەری خاوەنەکەیان پاداشیان لەسەر وەردەگرێتەوە. ئەگەر نیەت و مەبەستەکە باش بێ پاداشتی باشی هەیە، ئەگەر خراپ بێ لە جیاتی پاداشت بە دڵنیایی سزا دەدرێ. هەڵبەتە ئەویش بۆ کردەوە باشەکان ئینەما الئەعمال و ئەلیف و لامی سەر ئەلئەعمال بۆ ناساندنە و ناساندنەکەش لێرەدا دەتوانین بڵین بۆ عەهدە، واتە کردەوە باشەکان بە پێی نیەتن. ئەگەر نا کەسێک کردەوەی خراپ کە نیەتیشی باش بێ، بە تەئکید سەپانی پوشەیە، هیچی پێ نابڕێ. بۆ چونکە کردەوەی باش بە پێی نیەتی باش پاداشتی لەسەر هەیە، بەڵام کردەوەی خراپ نیەتت باش بیان خراپ بێ هەر خراپە. هەروەها پێغەمبەری خاتم صلى الله عليه وسلم دەفەرمێ إن الله لا ينظر إلى أجسامكم ولا إلى صوركم ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم. وكل صحيح مسلم دهاتوا دەفەرمێ بە دڵنیایی خوا سەرنجی قەد و قیافە و ڕەنگ و ڕوو دیمەنتان نادا، بەڵکو سەرنجی کردەوە و دڵ و دەروون و کردەوەکانتان دەدا. ئەوەی جێی سەرنجی خوایە سبحانە وتعالە، جێی گرنگی و بایەخی خوای متعالە بریتێ لە دڵی مرۆڤ و ئەو کردەوەی کە ئەو دڵە دەبێتە پاڵنەر و هاندەری. بەڵام قەد و قیافە و ڕەنگ و دیمەن و ماڵ و سامان و ڕواڵەتی مرۆڤ دیارەخوا سبحانە وتعالە هەموو شتی مرۆڤ هەردەبینێ، دەرونی و ڕواڵەت و پەنهانی هەمووی هەردەبینێ. بەڵام ئەوەی کە لای خوای متعال جێی بایەخە بریتێ لە دڵی مرۆڤ و بریتێ لە کردەوەی مرۆڤ. هەڵبەتە دڵێک کە ئیمانی تێدا بێ و تەقوای تێدا بێ و دڵێکی مزەکا و پاک و چاک بێ، گومانی تێدانێ کە دەبێتە سەرچاوەیەکی ڕوون و زوڵاڵ و ئاوی کردەوەی باش نەبێ لێی هەڵناقڵێ. ئەمە کورتەیەک بوو لە پێناسەی ئەوەی کە مەبەستمان لە چۆن دەبینە موسڵمانی ڕاست و ساخ چییە. هەم مسلمانەتەکەمان دەبێت ڕاست بێ، واتە بە پێی شریعەتی خوای پەروەردگار بێ، بە پێی قورئان و ڕێبازی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم، واتە لە چوارچێوەی شریعەتدا بێ، و پاشان دەبێت ساغیش بێ، واتە لە ڕووی نێوە ڕۆکەوە ساغ بێ، خڵتە و ژەنگوژاری پێوە نەبێ. بە ئەندازەی ئەوە کە ئێمە مسلمانەتەکەمان ڕاست و ساغ دەبێ، بە ئەندازەی ئەوەش شایستەی ئەوە دەبین کە خوا سبحانە وتعالە ئەو بەڵێنانی کە پێی داوین هەم لە دنیادا هەم لە ڕۆژی دوایدا بۆمان بێنێتە دی. بۆ وێنە کە خوا سبحانە وتعالە دەفەرمێ وأنتم الأعلون إن كنتم مؤمنين، ئێوە لە سەرێتر دەبن ئەگەر بڕوادار بن. واتە ئەگەر بەو شێوەیە ئیمانەکەتان ببێ و بەندایەتیتان بۆ خوا ببێ، مسلمانەتەکەتان ڕاست و ساغ بێ، بە ئەندازەی ئەوە بە دڵنیایی خوا بەڵێنەکانی خۆی بۆ ئێوە دێنێتە دی و لەگەڵتان دەبێ، ئەوە لە دنیادا و بەنسبەت ڕۆژی دواییشەوە بە هەمان شێوە بە ئەندازەی ئەوە شایستەی پاداش وەرگرتنەوەی خوا دەبین و شایستەی ئەوە دەبین کە خوا ڕێزمان لێ بگرێ کە ئێمە بەو شێوەیە
دینداری مسلمانەتیمان کردووە کە خوا سبحانه وتعالى پێویستی کردووە پێویستبوونی خوش سبحانه وتعالى بۆ مسلمانەتی بە پلەی یەکەم لە قورئاندا و دوای ئەوەش لە ڕێبازی پێغەمبەردا صلی الله عليه وسلم کە ڕێبازی پێغەمبەری خوش بە پلەی یەکەم بریتێ لە بەرجەستەکردنی قورئان لەسەر ئەرزی واقع و بریتێ لە ڕوونکردنەوەی قورئان لە ڕووەکردەوەکەیەوە ئەگەنا قورئان بۆ خۆی ڕوونە بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو خوا فەرمێتی وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم ولعلهم يتفكرون لە سوورەتی النحل ڕوونکردنەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ قورئان بریتێ بۆ لە چۆنیەتی جێبەجێکردنی قورئان لەو ڕۆ کە پەیوەندی بە کردەوە و جێبەجێکردنەوە هەیە ئەگەرنا قورئان بۆ خۆی لە خۆیدا ڕوونە وەکو خوا سبحانه وتعالى چەند شوێنی قورئاندا ئەو ڕاستی ڕاگەیاندوە تلك آيات الكتاب المبين تلك آيات القرآن وكتاب مبين تلك آيات الكتاب وقرآن مبين لە چەند شوێناندا خوای پەروەردگار ڕوونی کردوێتەوە کە کتێبەکەی ڕوونە و ڕاشکاوە بەڵام بۆ چۆنێتی جێبەجێکردنی ئەو کتێبە لە ڕووەکردەوەیەکەیەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەرمەشقە و لە خۆیدا بەرجەستەی کردووە لە هەموو ڕەهەندەکانی دینداریدا چ لە ڕووی تاچی لە ڕووی خێزانی کۆمەڵایەتی سیاسی تاکو کۆتایی لێرەدا کۆتایی بەم ئاڵلقەیەمان دێنین خوا پشتیان بێت لە ئاڵلقەی داهاتوودا چۆنیەتی بوونە مسلمانی ڕاست و ساخ ڕوون دەکەینەوە صلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين